پرسیارێکم لە بیدایەت نووسیە، هەڵبەتە لێزەرەکە ناستە سەر شاشەی، چێ منداڵەکانمان پەروەردە چەند کەس ئەو پرسیارەی لە خۆی کردیە پێش ئەوەی ژنی بینی، پێش ئەوەی زەواج بکە ئافرەتانیش. چەند کەس ئەو پرسیارەی لە خۆی کردیە بڵێ قەرارمدایە چێ پەروەردەی منداڵەکەم بکات. ئەو پرسیارە یەکەم پرسیارە هەموو گەنجێک کە قۆناغی هاوسەرگیری دەوێت دەست پێ بکات دەبی لە خۆی بکات. بەداخەوە هەمومان کاتە کە فکر لە پرۆسەی زەواج دەکەینەوە زۆربەی فکرەکانمان لە خۆمان و لە کەسی بەرامبەرە، وەکو عیلاقەی هاوسەرگیری. هەر ئەوەش دافعی ژنهینان و زەواجە. دافعی گەورەی زەواج عیلاقەکە لە بینی من و خێزانم، لە بینی من و کچێک ئافرەتە کە دەمەوێت لەگەڵی زەواج بکەم. ئەگەر لەو کاتی یەک تۆس فکر لە پەروەردەی بکەینەوە، بڕیاری هەڵبژاردنەکەمان و بڕیاری قبوڵەکەمان لەلایەن ئافرەتان و کچانەوە گۆڕانکاری تێدا دەبیت. حتمما ئەو نەوع قەرارە نییە کە ئەو قەراری پێشتر بڕیار بوو بیدەی، یانیش قەرارەکە تومتر دەکەی یان تۆزێک گۆڕانکاری تێدەکەی. ئەو پرسیارەکی زۆرتر فەلسەفیە نەک واقعی، چونکی خەڵکانێکی زۆر ناتوانی ئەو پرسیارەی ینی جواب بداتەوە، یان پێی ناخۆشە ئەو پرسیارە هەر بشکە لە بەرەوەی دەڵێ من ئۆپشنی من هەڵبژاردەی من ئەوەیە، دواتر خوا کەریمە خوا دەزانین چێ دەرە منداڵمان دەبی یان نە. حەزم لێیە باسی چیرۆکێکتان لێ بکەم. کابرایەک هەبوو ناوی پێغەمبەر موسا بوو عەلەیهی سەلام. قیسەکەی لە سوورەتی کەهف هەیە، هەمووتان دەزانن وەنیە چیرۆکی موسا عەلەیهی سەلام لەگەڵ پیاو چاکەکەی. ئێستان باسی ئەو چیرۆکەتان لێ ناکەم چونکی لەوانەیە دەیان و سەدان و چەند هەزاران زار هەر بخۆتان خوێندیتانەوە لە قورئانی. بەڵام باسی پەروەردە و عیلم دەکەم لە ناو چیرۆکەی. بەڕێزان تەوەقوع دەکەن چیرۆک لە قورئانی لەوەیە ئەگەر بێزار بووی مادی بووی بچیت چیرۆکەی قورئانی بخوێنیەوە، خوا ئەو چیرۆکانی لە قورئانی لەوێ دانایە؟ نا، بە پێچەوانەوە چیرۆکەکانی قورئانیش هەمویان مستهدەفن، هەمویان پێویستە تەبەنی بکرێن، ئیشی لەسەر بکرێن. دووسێ مەشهەدی ناو چیرۆکەتان لێ دەین مەدەنی. کاتێک موسا عەلەیهی سەلام قەراری دایە لە ژیانی خۆی گەورەترین زانای سەردەمی خۆی بی، خوای گەورە ڕێی لێگرت، فەرمووی هەرچەند زانابی لە تو زاناتر هەیە. ئەوە پێمان دەڵێ کە زۆر گرنگە لە ژیانمان هەر بە قوتابی بمینینەوە. هەمیشە زانایەکان هەتا ئەو کاتەی خۆیان پێ قوتابیە زانان، ئەگەر قەناعەتیان هات لە قوتابیەتی نەماینە و بووی نەزانە ئەوە لە زانایەتی دەرچوو. لۆیە خوای گەورە فەرمووی یا موسا بڕۆ کەسێک هەیە عەبدێک هەیە لە عەبدەکانی من، ناویشی نییە، بڕۆشتی لێ فێر بم. بە هەندێک مەشهەدی پەروەردەیی و تەربەوی ناو ئەو چیرۆکەتان باس بکەم. دەزانن موسا عەلەیهی سەلام تەحەممولی فێربوونی عیلمی نەکرد، سەبر گرتن لەسەر عیلم پەروەردەیە، عیلم نییە. پێویستی بە پەروەردەی هەیە. دەبێ من پەروەردە بکرێم سەبر بگرم لەسەر عیلم، دەبێ منداڵەکەم پەروەردەکەم سەبر بگری لەسەر فێربوونی عیلم. حەزرەتی موسا تەحەممولی سەبری فێربوونی عیلمی نەبوو لەگەڵ ئەو کابرایی. ڕاستکردنەوەی دیوارێک کە دەوێت بڕوخێ و دوو منداڵی تێدایە، ئەوە عیلمی تێدا نییە، پەروەردەی تێدایە. ئینسانێک هەیە دەیەوێت پەروەردەی فێرە موسا بکە نەک عیلم، لێرە پەروەردە بە پێش دەکەوی لە عیلم. موسا عەلەیهی سەلام تەحەممولی نەکرد منداڵەکە بکوژێ لە بەرچاوی. هەڵگرتنی زوڵم پەروەردەیە، عیلم نییە. لادانی زوڵم لەسەر خەڵکی بریتێ لە پەروەردەی من. ئەگەر من پەروەردەی دروست کرابم ناڵم خەڵک زوڵمی لێ بکرێت لەژێر دەستم. دیقەتاندا لە ئەنجامی فێربوونی عیلم پەروەردە چەند ڕۆڵی هەبوو؟ جا ئەوە من مەبەستەکەم تێیدا هەیە، دواتر مەبەستەکەم دەبیستن. با بێمەوە سە زانست. دەزانن بەڕێزان ئەو گفتوگۆیی لە نێوان خوای گەورە لەگەڵ مەلایکەت بەر لەوەی ئەمە دروست بکات، ئادەم دروست بکات، عیلم ئەمەی بە پێش مەلایکەت خست. کاتە کە هاتنە گفتوگۆ لەگەڵ باری تەعالا، خوای گەورە فەرمووی من ئەوەی من دەزانم ئەنگۆ نازانن، وعەلەمە ئادەمە الئەسماء كلها. بەو عیلمە مەلایکەت هەموو خاضع بوون لە بۆ سوزدەی ڕێز لە بۆ ئادەم. و لە هەمووشان مهمتر خوای گەورە یەکەمین شتێک لەگەڵ ئینسانی کرد مامۆستایەتی بوو.
وعلم آدم الأسماء كلها مامۆستایەتی بوو. جوبرائیل لەگەڵ پێغەمبەری مامۆستایەتی کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ مامۆستایەتی کرد. زانی بەچی دیکەی پەروەردە یان بەمانایەکی دیکە بڵێم ئەگە بمانەوێ گەورە بین لە ژیان، فێر بین لە ژیان، دروست بین لە ژیان، پێویستمان بەو دوو جانیبەی هەیە بەیەکەوە، فێربوون و پەروەردە. دەیبرام کەسێک دەستەکرد مامۆستایەکی دەڵێ مامۆستا تازە منداڵێکمان بووە تەمەنی دوو سێ ڕۆژە زەحمەت نەبی فێرم کە کوو منداڵی پەروەردەکەم. مامۆستایەکە لای زۆربەتان واریدە ئەو چیرۆکە. مامۆستایەکە دەڵێ برای من کەسی من تاخیر هاتی، دەڵێ مامۆستا هێشتا منداڵەکەم نازانی قسەی بکە، هێشتا بەس دەزانی بگرێ. دەڵێ دەبا ئەو کاتەی هات بایەکردم کە داچیت هەڵدەبژارد. ڕۆڵی پەروەردە لەو کاتە دەست پێ دەکات کە هێشتا ئەمن دروست نەبوویم، هێشتا دروست نەبووم، ڕۆڵی پەروەردەی من هەیە. جا تەسەووری پەروەردە بکەن. بابڕێک نزیک بوومەوە هەتا ئەوە ئیش بکات. دەزانن دایکەکان لەبەرچەوها گەورەنە ئۆمک ثم ئۆمک لەبەرچە لەبەروی ڕۆڵی پەروەردەیی هەیە، لەبەروی ڕۆڵی مامۆستایەتی هەیە. مامۆستایەتی لەداک وەربگرە دەبیتە کەسێکی خزمەت گوزار لە ماڵێ بەس شیوی لێ دەنێ و قاپی دەشا و ئیش لە بۆ منداڵەکانی دەکات. ماباقی هیچی شتکەی نییە. بەڵام ئەگەر مامۆستایەتی دایە بە پێش بابی دەکەویتەوە، بە پێش قائیدی ماڵیش دەکەویتەوە. زایتر ئەگەر ئەوە ئیش نەکە ئیشمان خۆش دەبێت. تۆزێک طبعا للعلم لو معلومات تەنها قونزیلکەی لە پەروەردە و علم دەدەم، هیچ کەم پێ ناکرێ لەبەرەوەی پێڕاناگەی لە ماوەی 20 دقە چارێکێک 20 دقانی و ساعت بتوانی باسی پەروەردە و علم بکەیت. بەڵام باسی وروژاندنی پەروەردە و علم دەکەم لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە تەشجیع بین منداڵەکانمان کە گەورە دەبن بیان هینە دەستگایەکی ئەوە ئیحتیمامی زیاتر بە علم و پەروەردەیان بدەین. پەیوەندیەکی زۆر 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 ڕاستەوانە لە بینی علم و پەروەردە هەیە. علم فێرکردن ئەو کلیلە دەداتە کە پێ بجوڵێ، بەڵام پەروەردە شێوازی بەکارهێنانی ئەو کلیلەیە. دەیان و سەدان خەڵکمان هەیە عالیمی زۆر گەورەنە، خۆزگە و عالیمە نەبان. خۆزگە هیچیان نەزانی بە زۆر باشتر بوو لەوەی کە ئێستا ناویان عالیمە، ناویان کەسی زانایە، ناویان کەسی شەهادەدارە. لەبەرەوەی کلیلی بەکارهێنانی علمەکەیان کە پەروەردەیە چۆنیەتی بەکارهێنانی علمەکەیان بە هەڵە وەرگرتیە، پەروەردە نەکراین، تەنها علمیان وەرگرتیە. زانست شارستانیەت بنیاد دەنێ، بەڵام بە هاوکاری پەروەردە. دەبی پەروەردە کرابی ئەو زانستە، پەروەردە نەکرابی تەنها کلاشینکۆفێک دەردەسی خەڵکی پێ دەکوژرێ، تۆپێک دروست دەبی نەوعێک لە سیلاح دروست دەبی خەڵکی پێ دەکوژرێ، لەبری ئەوەی کە تەکنۆلۆژیایەک دروست بی ئەمن قسەی پێ دەکەم ئێستا. فەرقەکە دیارە. ئەگەر گوتمان زانست نەما دەبتە تاریکستان دنیا، بەڵام ئەگەر پەروەردە نەبی دەبتە جەنگەڵستان، یعنی تاریکیەک یەکی بخوە. ئەگەر علم هەبوو پەروەردە نەبوو خەڵک یەکتر خلاص دەکە، دەبیتە غابات. ئەگەر ئەو جارێ علم نەبوو پەروەردە هەبوو لە جەنگەڵستان قوتار دەبین، بەڵام تاریکی ڕوودەدات. کاتێک باسی زانست دەکەین بەبێ پەروەردە، یعنی ئینسانێکی ڕۆبۆت ئالەتەکە ئیش دەکا لە دنیاە، علمی هەیە و ئیش دەکا. بەڵام کاتێک پەروەردەت خستە ناو زانست، ئەو علمە دەبیتە خزمەتکارێکی باش لە بۆ کۆمەڵگە. با پەروەردە ئەو زارەی بەبێ، یعنی ئیش بەبێ پەروەردە، یعنی پەروەردە بەبێ زانست. دائیمەن ئەو کەسانی کە پەروەردەی جوانیان هەیە بەڵام زانستەکی باشیان نییە دەبنە پاشکۆ، دەبنە پاشگری خەڵکی دیکە، چونکە علمی نییە بەس پەروەردەی جوانی هەیە. لۆیە من لێرە زۆر یعنی تەرکیز لەسەوەی دەکەم. منداڵێکی خۆم دووم لێرە هەیە، یەکیان کچکەیە، مامۆستا گوتی یەک بەس دوان هەیە، یەکیان ئیقڕانە یەکیان کچانە. هەست دەکەم ئەو پەروەردەیە یارمەتیدایە علمەکەی مەکتەبێش بە جوانی تەبەنی بکات، لەبەرەوەی دەزانم کە پەروەردە ڕۆڵی زۆر 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 ڕاستەوانەی هەیە لەگەڵ علم.
طبعا جەماعەتی ئەو لای نازانم هەندێکتان پێمان وایە ئەوتان لێ دیار نابیت داوای لێبوردن هەتا توانیمان ئەوەندەش وەربگرین باشە. پرسیارەکەی من ئەوە بوو کە یەکەم جار پرسیارم کرد چێ پەروەردەی منداڵەکەی منی بەدەستە یان چێ دەیەوێ منداڵی من پەروەردە بکات. بەگشتی پەروەردەمان بە دوو تەوەرە دەڕوات، بە دوو لاین دەڕوات، بە دوو خەت ئیش دەکات لە ژیان. یەکەمیان دایک و باوک، هیچ مەجالی تێدا نییە خراپترین داک و باب، ناڕۆشنبیرترین داک و باب، نادڵسۆزترین داک و باب، هەرچی ئەتوفکە لێ دەکەیەوە ناوی باشترین داک و باب بە هەمویان ڕۆڵیان هەیە لە پەروەردەی منداڵی. هیچ ڕۆڵی نەبوو بی 5 ساڵ 6 ساڵی یەکەمی تەمەنیە تا دەستە قوتابخانەی ڕۆڵی هەیە. دووەم خێزان بەگشتی ئەو جە لە داک و باب وەرە دەرێ برای داک برای باب خوشت برای کەسەکەی داپیر و باپیر مام و خاڵ و ئامۆزا کە پێشتر عیلاقات گەیشت بۆ نزیکی مام و خاڵی ئێستا تۆزێک دوورکەتیتەوە. ئەوانەش ڕۆڵیان هەیە لە دروستکردنی کەسەکان. پاشان بڕۆشکە دەپەڕینەوە ژینگەی دەرێ قوتابخانە، ئەو قوتابخانەی کە منداڵەکەتی دەبێت لە دوای 6 ساڵیان ئەو شوێنەی کە وەکو دەستگای نووری حیکمە ڕۆڵی هەیە. ئەوانەی لای ڕاست یعنی ئەو سەیە کە من باسم کردەوە بەڕێزانی نایبین، ئەو سەیە کە من باسم کرد ئەوانە نەکە ئەمە دەتوانین ڕۆڵی تێدا بجێڕین و ئەگەر ڕۆڵی تێدا نەجێڕین زەرەر دەکەین. دایک و باوک خێزان قوتابخانە ئەگەر ئەمە وەکو کەسوکاری کەسەکەی تەڵەبەکەی منداڵەکەی خۆمان هەروەتر ڕۆڵمان نەبی زەرەرمانە خەڵکەشکە ڕۆڵی دەبێت. لە بەرامبەردا ڕاگەیاندن منداڵمان لۆ پەروەردە دەکات، خۆشمان پەروەردە دەکات هەر تا بە منداڵی ڕادەکات. ژینگەی گەشە ئایا ئەو منداڵە لە چێ گەورە دەبی لە منتیقەچی قەرەباڵغ لە منتیقەچی سۆڵ لە شوێنەکی مەسەلەن ناو شار لەگەڵ دەرەی شار لە دەوڵەتێک لەو دەوڵەتێکی دیکە دەوری گەلک زۆرە لە پەروەردە و کۆمەلگا و وڵات تەمەشا دەکەی نەفرەك لێرە دەستە دەوڵەتێکی دیکە کە دێتەوە گۆڕانکاریەکی زۆر بەسەری ڕوویدا مالعلم 30 ساڵ 35 ساڵ لێرە ژیایە بە 10 ساڵ 5 ساڵی چ گۆڕانکاریەک لە بەرەوەی بیئە دەوری زۆرە لەسەر گۆڕانکاری لەسەر کەسەکان. ئەوانی دیکە باسم کرد ڕاگەیاندن و ژینگەی گەشە و کۆمەلگا وڵات ئەوانە ڕۆڵی دەرەچینە بەڵام ئەمە دەبی تەنزیمیان کەین قوڕمیشیان کەین ئەوە سوکەین ئەوە قورسکەین ئەوە توندکەین ئەوە شلکەینەوە لێرە ڕایگرین لێرە زیادیکەین ئەو قەناتە هێڵین بێتە ناو ژیانمان ئەو قەناتە زیاتر بێتە ناو ژیانمان هەتا بتوانین پەروەردەی دروستی و جوانی نەوەی داهاتوو بکەین. ئەوە چێ پەروەردەی بەدەست بوو باسم کرد ئەدی چێ زانستی بەدەستە چێ فێرکردنی بەدەستە. یەکەمین سەرچاوەی زانستی مە ماڵەیە داکم بابم خوشکم برام گۆتیتی ئەوە بابەیە ئەوە دایە ئەوە گڵۆپە ئەوە زانستە هەر وەرگرە لە ڕێی حەواسەکان. دووەمیان دەرەی ماڵ ئەوجا کە دەچیتە منداڵەکە دەستە دەرێ احترام هەیە فێرە جوون دەبی فێرە قسەی خۆش دەبی فێرە قسەی ناخۆش دەبی فێرە برادەرایەتی دەبی فێرە شەڕ دەبی فێرە خۆشی دەبی فێرە هاوکاری دەبی ئەوە هەمووی فێربوونە هەر وەردەگری. دائیمەن و بەداخەوەش دەڵێم لە ماڵەکان زۆربەی ئەمە خەریکین ئەو دوو حاجەتە پێداویستی جەستەیی و پێداویستی دەرونی لۆ منداڵماندا بین دەکەین. کەمەچی فکر لە زانست دەکەینەوە لە بڵێن لە بۆ فێرکردنی منداڵمان. بنمونە سەرمای نەبی گەرمای نەبی نەگریێ تووڕە نەبی جێی خۆشبی غورفەی خۆشبی غورفەی خۆی هەبی ئایپادی هەبی مۆبایلی هەبی بۆ حاصل پیاسەی پێ دەکەین جەولەی پێلێت دەین شتی لۆ دەکڕین هەدیە لۆ دەکڕین تووڕە دەبین بە شەڕ دەین لێی دەدەین عقوبەی دەدەین هەموو ئەوانە تەنها پێداویستیە جەستەیی و دەرونیەکانیتی. ڕۆڵەکی جوزئی هەیە لەسەر فێرکردن بەڵام کەمە. لە بەرامبەردا دەرەوەی ماڵمان هەیە قوتابخانە و کۆمەلگامان هەیە لە بۆ فێرکردن کۆمەلگاش قوتابخانەیە بەڕێزان نابی نادیدە بگیرێ نابی لە بیرمان بچی ئەمە وابەستەی کۆمەلگاین ئەگەر هەژار لێرە لە هەولێر گەورەبی لەگەڵەوەی هەژاری ببی لە سلێمانی گەورەیکەی فەرقی هەیە ئەوە کۆمەلگا دەگۆڕێ. ئەگەر لە ماڵی من 5 قەنات ئەو نەوە قەناتانە ببتەوە لە ماڵی جەنابیشت 5 نەوە قەناتیت کە ببتەوە ڕۆڵی هەیە لەسەر پەروەردەکردنی منداڵەکەیت و بەو 5 قەناتەی و پەروەردەی منداڵی منیش بۆ 5 قەنات. لۆ خۆتان تاقیکەنەوە مانگەک قەناتەکی بە مستەهدەف بە هەدەف چ بە هەدەفەکی کەیفی خۆتە بە هەر هەدەفێک دایدنێ قەناتەکی بە بەردەوامی بکەوە. سەری مانگ دیقەتی قسەکردنی منداڵەکەت دیقەتی تەعامل منداڵەکەت بکە و تەماشای قەناتەکەش بکە بزان چەندی لێ فەرقن. هەستان نەکردیە ئەو دۆبلازە تورکی و ئێرانی و فلیمانەی خارجی عێراق لۆمەدێتن چ ڕۆڵەچیان هەبووە لەسەر ستایلی جلکمان لەسەر ستایلی فکرکردنەوەمان لەسەر شێوازی ئیشکردنمان لەسەر کرانەوەی ئەو کۆمەلگای چ ڕۆڵەکی هەبووە. تەنها متابعەکردنی حەڵقەکی 200 ینی مسلسلێکی 200 300 بەشی.
لە قوتابخانە ئەمە طبعا قوتابخانە پەروەردە و فێرکردنە و هەتا ئێستاش ئەمن گەشتبینم بە قوتابخانەکان بە پەروەردەش و بە فێرکردنیش تێیدا هەیە بەڕاستی ئەمە هەتا خۆمان ڕۆڵمان هەبووە لە ینی بڵین سمینارات و دەورات لە بۆ مامۆستایان زۆر قوتابخانە هەیە بەخۆیان لە دوومان دەجێڕنەوە بەڵێ قوتابخانەکانمان هەتا ئێستا ڕۆڵی پەروەردەیان هەیە لەگەڵ هەبوونی ملاحەزەمان لەسەر ئەدای هەندێک لە مامۆستا و لە قوتابخانەی بەڵام ئەو پێویستیانەی کە قوتابخانە و ماڵ و هەموو ئەوی ئێستا باسم کرد کۆی گشتیەکەی ئەگەر توانی ئەو پێنج حاجەتەی منداڵەکی گەنجەکی تەڵەبەکی من خۆت دابین بکات پەروەردەکی جوانت دەبی و زانستێکی باش وەردەگری ئەو حاجەتانە کتابێک هەیە علم النفس التربوي کە زۆربەی زۆری ئەوانەی لە کولیە تەربیەکان تەواو دەکەن ئەو کتابەی دەخینن ئەو کتابەش زۆر خۆشە زۆرتی باشی تێدا هیوادارم بخینەوە لەبەرەوەی کە ئەوانەی کە منداڵیان لە عمری یەک ڕۆژی هەیە هەتا دەگاتە ئاخیری هەتا ئەوەی کە ژنی دەین و زەواز دەکەن پێویستان بەو کتابی هەیە بیخینەوە بە تایبەتی ئەوانەی عەرەبیان باش چونکی بە کوردیم نەدیتیان هەموو ئینسانێک حەزی لێیە لە ئاسوودەیی و ئەمان دابژی ئێستا ئەمە پێمان خۆشە لێرە مرتاح بین کەس غەدرمان لێ نەکا کەس بەسەرمانداندا کەس کێشەمان لۆ دروست نەکا ئەوی تەنیشتت غەدر لێ نەکا ئەمانت حەز لێ و ئەو ئەمانە لۆ منداڵی زۆر زیاترە منداڵ زۆر زیاتر پێویستی بە ئەمانە هەیە دەبینی هەر لە شوێنێکی لە ماڵێکی تووڕەمە بن ئەگەر منداڵتان هات لە باوەشتان دانیشت ئەوە هەست بە ئەمان دەکا لە باوەشی تو لە ماڵی خەڵکی لە ماڵی خۆت نایەت چونکی لە ماڵی مرتاحە لەو غرفەی بی لەو غرفەی بی ئاساییە بەڵام کە دەستە ماڵیەکەچی دی واز دەکات تۆزێک خطورەت لەسەر ژیانی هەیە دێ خۆی دایەتە باوەشت کورە کوڕم گەورە بووی عیبە کچم بڕوەدانیشە وەرە ئێدانیشە ئەو بە هەدەفە و بە مەغزایەکیت کە دێتە باوەشی تو لی تووڕە مەبە بەداخۆ یانی باو باپیرانمان نەیان دەهێش منداڵ هەر بێتە ئەو ژوورەی کە پیاوی گەورەی لێبوو بەڵام منداڵ حەزی لێیە ئەو ئەمانەی وەربگری لە تو دووەم شت هەموو کەسێک پێویستی پێیە و بە تایبەتیش منداڵ زیاتر خۆشەویستیە هەمومان حەزمان لێیە یعنی خەڵک ئەمەی خۆش بێ ڕچی لەمە نەبتەوە زۆر ناخۆشەیەکە کڕکی لێت ببتەوە چەند خۆشەیەکە خۆشی دەوێی وە خۆشەویستی وەکو دکتۆر ئیبراهیم فەقێ خوا ئەفریقا دەفەرمێ سحر دەکات سحر لە کەسی بەرامبەر ئەگەر بتەوێ یەکە ئیشەکی پێ بکەی خۆشەویستی دروستکە ئیشەکەت بە ئاسانی لۆ دەکەن هەموو ئەو کەسانی کە لێرە تەڵەبەنە لە بەردەستان مامۆستایان لە بەردەستان وەکو داک و باب وەکو خوشک و برا پێویستیان بە خۆشەویستی هەیە ئەو خۆشەویستی شێرکە لە بۆ کتابەکەی لە بۆ مەنهەجەکەی لە بۆ مامۆستایەکەی سەنتەری لە بۆ مامۆستایەکەی قوتابخانەی لە بۆ جیرانەکەی لە بۆ خۆی لە بۆ دینی لە بۆ خوای لە بۆ کۆمەلگای ئەو خۆشەویستیە وا دەکا بەردەوام بی ژیانی لا دروست بی هەمومان پێمان خۆشە پێگەی کۆمەڵایەتی مەسەڵەن من گوتم ناوم بەس بڵێن هەژارە و لێگەڕن با بە قسەکردنم خەڵک بمناسی بەڵام زۆر بمان پێمان خۆشە یەکێک دکتۆر بوو پێی خۆشە پێی بڵێن دکتۆر پێگەی کۆمەڵایەتەکەی دیاربی بڵێن ئەوە بوویتە باب ئەوە گەورە بووە ئیوا هەیە دەڵێت تو ژنتی نایە ئەمە ماوەستە دوو منداڵیشم هەیە ئەنی پێی ناخۆشە گچکەی کێوە یعنی وهكذا هەمومان پێمان خۆشە پێگەمان هەبی پێمان خۆشە پێدەگوترێ تەقدیر الذات یعنی هەستت پێ بکەن بڵێن ئەتوو هەی لۆ ئێمە زۆر جار لە بینی لەبەرەوەی خەبیری ڕاوشکاری خێزانیمە زۆر جار لە بینی ژنومێردان کە هەندێک گوێم لە هەندێک کەلیمە قسەی دەبی ژنەکە بە پیاوەکەی دەڵێن پیاوەکە بە ژنەکەی دەڵێن بەس ئەو قسانە نەکەن مشکلتان حەل دەبی چونکی ئەو قسانە وا دەکات کە ئەو پیاوە واز دەکات و حسێبی لۆ ناکەی ئەو ژنە وا دەکات و وا دەزانی کە ئەو پیاوە حسێبی لۆ ناکە لە بەرامبەردا کێشە گەورەتر دەبی بەخۆشی سەبەبەکە ئەو مۆزوعەیە سەبەبەکە تەقدیر الذاتە حسێبی لۆ من نەکردیە نەمگوت مامۆستا کوی باشی هەر گوتم کاک غەریب مەسەلەن ئەو گوتنە کاکە و نەمگو مامۆستا احتیمالە لە دڵی گران بی دەڵێ من پێگەکم هەیە و لێرە مەسئولیەتم هەیە مامۆستامە لۆ پێم دەڵێ کاک مەسەلەن یان بە دکتۆرێکی بڵێ کاک سەبەبەکە ئەوە نییە کە خۆی پێشتە سەبەبەکەوی حەزی لێ تەقدیر الذات خەتای وینی هەمومان وایە منداڵ زیاتر بە تایبەتیش هەرزەکار دایکەکان زۆر گرنگە تەحملی یعنی تەحملی بڵێن هەرزەکار تەحملی دەرچوون لە خەتی هەرزەکار بکە چونکی ئەوە دەیەوێت هەستی پێ بکەیت دەتەوێت خانی بفرۆشی پرسی پێ بکە خۆ بە قسەی هەر ناکەیت چونکی جارێ شانی ئەوە نییە قەرار بدا لە ژیانی بەڵام پرسی پێ بکە بڵێ بە تەمامە سیارەکەم گۆڕم بە تەمامە خانی بفرۆشم بە تەمام ئەوەی بکڕم تەلەڤیزۆنەش دەکڕم شاشە چەندی بکڕم سی بکڕم چل بکڕم ئەو ڕێیەکی بابدا بە هەست بەخۆی بکات ئەوە حاجەتەکە پێویستی پێ حاجەتەش کە ناوی ئینجاز دەستکەوت یعنی زۆر بەمان حەزمان لێیە ئێستا بنمونە من سمینارەکەم تەواو کرد پێم خۆشە چەند کەسێک لە ڕێ بمگری بڵێ بەڕاستی شتێکی باش بوو ئیسفادەمان کرد بە قوت بوو دەست خۆش بووی شش چاکت کرد ماندی بووی خۆشە یعنی هەتا ملاحەزەت داتێ بڵێ ئەوە دوا بکە وامەکە جارشکە ئەوەی مەڕۆ زۆر مەجوولێ وەرە خوارێ بەرنەبیەوە وەرحاس دەنگت بەرزکە هەموو ئەوانە
حاجەتە چی منە حەزم لێ هەست بکەم کە سەرکەوتومە لێ کاتێک منداڵەکەت ئەو ڕۆچوویەوە نەتیجەت بردەوە مەهمایەکو نەتیجەکەی چەندە هەدیەکی گچکەوە کە پارچەکەی کە چلۆ بکڕە لە بیرت چوو لەکن دوکانەکەی سەری فەڕەتان کێکە چلۆ بکڕە بڵێ من ئەوە هەدیەی منە لەبەرەوەی ئیشێکی باشت کردێ لە دەستگای نووری حکمە ڕۆژانە ئەمن لە منداڵەکان دەپرسم ستان هەبوو چ نەبوو چت خوارد لە مەکتەبێ ڕۆژانە ئەوە بەشەکە لەو سەپۆرتە نەفسیەی کە دەمێ پێی بڵێم ئەمن ئاگام لە تو هەیە ڕاستە تەکسیم لۆت گرتی و بەخۆت دێەوە ئەمن ناتینمەوە بەڵام ئاگام لێت هەیە هەموو ڕۆژە دەزانم مەکتەبێ زۆر مهمە ئینسان هەستە چی بداتە کەسی بەرامبەر بڵێ ئەتوو ئینسانێکی سەرکەوتووی دەستت خۆش بیلەوەی کە لە ژیان دەیکەیت چەند خۆشە هەم ئەو کەیفی پێدێ تەرجیع دەبی زیاتر بکە وەلو تووشی هیچ کەم نەبوویتەوە شتێکی دیکە کە لەو کتابەی باسی دەکات تەمان حاجات هەڕەمی ماسلۆمان هەیە دەزانن حاجاتی ئینسانەکانمان هەیە لە ڕووی نەفسی و لە ڕووی دەرونی حەفت تەوەری ژیانمان هەیە کە پێ دەگوترێت لایەنی خوایی و پیشەی و زانستیەوە هەمووی حاجەتی ئینسانە غەرائزمان هەیە غەریزەکانی جسمی ئینسانی حەزمان لە خەوە حەزمان لە خواردنە حەزمان لە هاوسەرگیری ئەوانە هەمووی غەرائزن ئەو غەریزانەش هەمووی هەیە بەڵام لە بۆ پەروەردە ئەو پێنجیان مهمە پێنجەمیان ئازادی پەروەردەیی مەبەستمە ئازادی پەروەردەیی چییە کاتێک دەتەوێت کوڕەکەت کچەکەت برایەکەت خوشکەکەت تەڵەبەکەت دەرسی زانست بخوێنی ئەو ئینسانش لەو دەمەی حەزی لە زانست نییە نابی زەختی لێ بکەی بڵێ ئیلا دەبی زانستی بخوێنی بزانە حەزی لە چییە حەزی لە چ نەوع مادەکە ئەوڕۆ بخوێنی ئەسڵەن لەوانەیە حەزی لە خوێندن نەبی ئێستا لێگەڕێ ئازادیش پێ بەخشە با بەخۆی قەرار بدا لەسەر شێوازی خوێندنی هەیەکەک حەزی لێ بەڕۆیشتن بخوێنی گەرگەر داکارێ سەرم سوڕا دەدانیشە نا ڕاوەستە ئەو لۆ خۆی وای پێ باش ئەوها بخوێنی یەکەش کەش لەسەر وەرەقە و قەڵەمی پێناسەی دەنووسەوە ئێکاکە پێناسە دەبی لەبەر بکرێ بریتێ لەولەرە ناکاکە ئەو لێگەر ئەوها حەزی لێ ئازادیەکی با هەبی یان ئەمە زۆر جار ئەو گلەیە توێژەرە کۆمەڵایەتەکانی مەکتەبێ پرسم پێ دەکەن دەڵێن ئەمە چ لە تەڵەبەتی عەجوول بکەین کورە دەڵێم هیچی لێ مەکە عەجوول چییە یعنی ئەسڵەن ئەو کەلیمەت لە چێ هینایە عەجوولمان نییە تاقەی تێدا هەیە دەوێت سەرفی بکە لە بەرامبەردا ئەتوو دەبی هەڵیستێنی بیکەم ڕاقیب لە پێشە خۆتی دابنی پرسی پێ بکەیت سەبڕی پێڕشکێ تەباشیری پێبینی مازیشی بێ ئیدارەی بینی دەفتەری پێ بنووسیەوە سۆدەی نەدنووسەوە بنووس ئەو جوڵەی تەنزیم کە لۆکتمی دەکەی ڕایدەگری لە جێ خۆت چێ عاقڵ بی بزانە منداڵی چیان بەمە دەگۆ ئەوانی لە تەمەنی من و بەرەو سەرتر دەیانگۆ چێ عاقڵ بی دەینێرینەوە ماڵێ ئەمە هەدادنیشت کەواتە ئەوە دەڵێت چێ مەکتەب زۆر ناخۆشە ماڵی خۆشتر عاقڵ بن دەتان نێرمەوە ماڵێ ئەوە چ نەوع سیستەم و پەروەردە کە ئەمنی لەسەر دروست بکەیت لۆیە لێگەڕێ ئازادیەکی مەبەستم لە ئازادی پەروەردەیە نەک ئازادی ڕەها بە کەیفی خۆی چ بکات چ نەکا بخێنی نەخێنی نا تەنزیمی بکە بەڵام لێگەڕ با تۆزق خۆی قەرار بدات ئەوجا ئێستا بەیت القەسید کەم باسی پەروەردە و علم و زانست و فێربوون و ئەو شتانە دەکەین بەیت القەسید مەبەستمانە بڵێن بزانین ئەو دەستگایی کە منداڵی مەی تێدایە ئەمن تەنها مجرد منداڵەکەم لێرەیە بەڕاستی نەمتوانێت خزمەتەکی لەوە زیاتر پێشکەشکەم بەس هەر کاتەشیش بە من شتێک پێ کاتبی حاضر بوویمە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە چ دەکات لەوەی کە ئەو منداڵانە دروست بن هەڵبەتە هەندێکیان ئەمن لە منداڵەکانی خۆم دیتیتم لێرە باسییان دەکەم هەندێک چیش واقعە کەس ناتوانانی لێی هەڵبێ با بزانین چیە یەکەم فێرکردن چ فێرکردنەک لێرە فێر دەبی منداڵەکانمان کوڕکچەکانمان ئەو فێرکردنە فێر دەبی کە لە شوێنیت کە بەدەستیان ناکەوی هاوینان خولی ئینگلیزی دەبتەوە خولی کۆمپیوتەر دەکرێتەوە خولی خەتخۆشی دەبیتەوە خولی خەیاتی دەبیتەوە خولی هەرچێتونە زمان دەبیتەوە ئینگلیزی دەبتەوە عەرەبی دەبتەوە کوردی دەبتەوە هەرچی زمانە دەتەوێت هەرچی خولە دەبیتەوە چێ هاتی هەتا ئێستا چ سنتەرەکتان دیتیە مەعەدای و سنتەرانەی تەحفیظ و ئەوانە بێ بڵێ خولی مەسەلەن لەبەرکردنی سوورەتی حجوڕاتمان هەیە بە تەفسیر و بە هەموو شتەوە و 20,000 دەبی بابوداکەکە بدا و لۆی دەکەینەوە بەدەستت ناکەوی لێرە ئەو شتەی فێر دەکەن کە ئەتوو لە دەرێ بەدەستت ناکەوی یان دەبی بە تاقەی خۆت بە مادیبوونی خۆت کە ئەمەی ئێستا جیلی ئێستا بە ئافرەتان و بە پیاوانەوە ماندینە دەگەڕێن لە دوو لوقمەی ڕۆژانەیە ئەنیش ئێستا زۆر بووینە وەکو جاران نییە قەدیمیەک دەوام هەبوو دەوامەکرد دەکرد نیوەڕۆی دەهاتەوە خەریکی ئاودانی باغ و باغات و شتی بووی ئێستا جاری باغ و باغات نەما هەمووی خاین 100 مەتر و قەبرە لە قەبری لۆ قەبری وەچی لە قەبری قەبرێکی گەورە خەلاص دەچێ قەبری گچکە جاخوا بکە ئینشاڵڵا قەبری ئەو لامان ڕۆشن و ڕۆناک و ئاوی بدەین چ بکەین
ئیش دەکەین کاسپێ دەکەین پارەی پێدا دەکەین متەتەڵەباتی ژیان زیاد بووە ئەدی چێ منداڵمان لە پەروەردەکە مامۆستا غەریب ئەو مامۆستا بەڕێزانە ئێرە مەکتەبەکان ئەوە فێرکردنەکی زۆر زۆر نازدار کە ئەمن هەستم پێکردی لە منداڵی خۆم لە ئەو دەستگای دەبینم. دووەم پەروەردەی دروست لۆ پەروەردەی نادروستیشمان هەیە بڵێ ئەرێ وەڵڵاهی پەروەردەی نادروستمان هەیە کە هەرنەی کا باشتر ئەمن داک و باب هەبووینە کێشەی خێزانیان هەبووە بەڵام ڕنگدانەوەی ئەو کێشەیەم لەسەر ئەو منداڵان دیتیە خواخوان بۆ ئەو منداڵە لەگە خۆیان نەژیابان حێرمانیان هەبا بێ بەشی لە داک و بابیان هەبا باشتر بوو لەوەی کە سەقەتی پەروەردە بن بە پێچەوانەوە پەروەردەی نادروست گەلک زۆرتر لە پەروەردە نەکردن پەروەردە نەکردن زۆر خۆشە پەروەردە نەکرا دێتەکە نەتوە دەتوانی دروستیکەی بەس پەروەردەی سەقەت وەرە ئەو پەروەردەی لابە جاشتێکی جوانتری بخەناو مێشت ئەوە زۆری دەوێت وەکو خانیەکیە ئەتو لە بناغەوە دەست پێ بکەی زۆر خۆشە بەڵام کەواتە هەمویان تێکدا لێت وەرە ئەو جە ڕاستی سەقفەی کوو بڵندکەم ئەو دیکۆڕی کوچاکەم زەحمەتە ئەو بەڕێزانە لێرە پەروەردەشی دروستمان هەیە کو دەزانین پەروەردەی دروستە کاتێک ئەپڵ مۆبایلی ئەوەی چ پێدان شەریکەی ئایفۆن هەتانە کاتێک ئەگەر مۆبایلەکەت نەخۆشکەوی تێک بچی وەزعی تێکچی دەیبێ شەریکەی سامسونگ هیچی لە دەزانن دەستکاری دەکەن نایبەی دەیبێەوە شەریکەی خۆی دەزانی لۆ لەبەرەوەی شەریکەکە دروستی کرد دەزانی خەلەکە تەشبیه نەبی وەلیلله المەثل الأعلى منهەجی ژیانی بەرەناو قورئانی هەیە بەڵام تا ئێستا تێگەیشتنی مەتەواو نەبوو لەوەی بین طبی لە دەربینین هەندەسەی لە دەربینین علومەکەی لە دەربینین دەیجا ئێستا ئەو بەڕێزانە لەسەر ئەو قورئانە پەروەردەی منداڵەکانمان دەکەن ئەو منهەجە جوانیان هەیە باشترین منهەج و جوانترین منهەجە لۆ پەروەردەی لەوە جوانترمان نییە بەخوای بگەڕی لەسەر شەرق و ئەوسەط لە شەرق و غەرب بگەڕی باشترین منهەج لە قورئان منهەجی باشترمان نییە بەڵام ئەمەینە بەداخەوە خوای گەورە خۆ زۆر جوان باسی فەرمووە إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا سببەکە ئەو هیجرەتەیە ئەمە بە پاشکەتینە سبب تەکنەلۆجیان نییە جەماعەتی فەڕەنسای هاتن لەکن هارۆن ڕەشیدی گوتیان ئەنگۆ بۆنتان لۆ ئاخۆشە چووە حەمامات دوور لە ڕووتان چووە توالێت و حەمامی پیشانداینە گوتێمە لێرە خۆمان دەشۆین گوتیان وەڵا ئەمەش دەچین لەوێن دەردروستی دەکەین شتیوامان نییە ئەمە فەڕەنسا لە قڕوونی وستا عەسری جاهیلی بووە ئەمە زۆر لەوان پێشکەوتووتر بووینە بەڵام کەمە پشتمان لە دینەکەمان کرد کەمال ئەتاتورک هات دەوڵەتی عوسمانی ڕووخاند و گوتی ئەمە دینمان ناوێ خەڵکەکی زۆریشی بەگەکەت هەتا مەغریبی عەرەبی و هەتا ئەندەلوس و ئیسپانیا چی لێ هات بۆ حکمی مەدەنیەت و حەزارەت و ئەوانە مەدەنیەتیشمان پێتەبەنی نەکرا نەمانتوانی دینەکەشمان بەجێهێشت لە کۆتاییدا دەبی مەمنون بین دەستگایەکی وەکو نور الحکمە بێ منداڵەکەی من پەروەردەکە لەسەر ئەساسی ئەو ئیسلامە جوانە بەدیلی تەوژم هەمووتان ئاگادارن هەر ئێستا مۆبایلەکەت بکەوە 5-6 پۆست هاتیە کە بەس خەمت دەداتێ بەس تێک دەدا بەس تێک دەشتێنی بەس بڕۆ تەلەڤیزۆنەکەت بکەوە لە 5 قەنات تێدا پەڕی شەشەمیان ئەگەر قەناتێکی باش بێگە ناوی دیکە هەمووی بەس خەریکە خوردی دەکاتەوە خورد دەرنافیسی دەست دایتێ شلی دەکاتەوە کۆمەلگای ئەو بەڕێزانە هاتی نەبووینە بەدیلی ئەو تەوژمەی یعنی تەوەقوع بکەن هەر وەختە کە ئەتوو دەتەوێ شتێک دروستکەی کەس بیەوە لێت تێک بدە چەند ئیسعاجە چەند ناخۆشە بەڕێزان لە نوری حکمە ئەمەیان گەڕاینتەوە سەر ئەسڵ وەختی خۆی باو باپیرانمان منداڵیان دەنار دەکەن مەلایەکی دەیانگو مامۆستا ئەوە گۆشتەکەی لۆت و ئێسقانەکەی لۆ من بڕۆ دروستی کە پەروەردەی کە منداڵ زار وهەبوو بە چەند مانگ و بە چەند ساڵ ماڵی بابی نەدەدیت گوند لۆ گوند دەگەڕا بەس لۆی فێرە عیلم بی ئەوە ئەسڵەکەیە ئێستا گەڕاینەوە سەر ئەسڵەکەی پاش ئەوەی کە مزگەوت ڕۆلی نەما یان ڕۆلی کەم بۆ ڕۆلی کەم کراوە پاش ئەوەی کە مزگەفتەکان تەنها بوونە هۆی بوونە جێگای نوێش فقط و دوای قەپاتیکە کە پێشتر مزگەوت شوێنی پلانی دەوڵەت بوو مزگەوت شوێنی حەوانەوەی بێدار و بێ شوێنەکان بوو ئێستا تەنها بوویتە شوێنی نوێژەکی تەقلیدی و بڕۆ ماڵێ و ئەو ڕۆڵە دەبی بگەڕێتەوە لە بۆ ئەو سنتەرانە ئێستا ئەبدەیتی نوێ ئەوەی دەبی سنتەر هەبی لۆی خەڵکی پەروەردەکە ئەوە سنتەری حکمە یەک لەو سنتەرانە علومی شەرعی خواردتر ینی لە خوار 25 ساڵ و ئەوانە نازانن علومی شەرعی لە چێ وەربگرن لە چێ وەرگرن لە چێ پەیدا بکەن دەیان جارە من پرسیارم هەبووە مامۆستای مزگەوتەکەی پێشە من دەرپەڕێ بە کلێنەکەی چوویتە دەرێ من دەمەویست بیبینم لە چێ وەربگرن ئەوانە هاتینە بووینە بەدیلی ئەو شوێنانەی کە علومی شەرعیت پێ بەدەست ناکەوی لێرە دەتوانی فێرە علومی شەرعی
جا ئێستا ئاخر شتم ئەوەیە کە ڕۆڵی ما ئەو جارەی وەکو داک و باب لە بۆ پەروەردەی منداڵەکانمان چییە یان ڕۆڵی مە لە هاوکاری ئەو دەستگای چییە لۆی بتوانین جوان منداڵێکی جوان پەروەردەکەین ئاخیریش چێ قازانج دەکات هەر خۆمان ئێستا منداڵەکەی من جوان پەروەردە ببی لە کۆتاییدا هەر خۆمی لێ ئیسراحەت دەکەم کۆمەلگا لێ ئیسراحەت دەکا و ئەو دەوڵەتە پێی ئاسوودە دەبی وەزیرێکی باشمان دەبی مدیر عامی باشمان دەبی مەلای باشمان دەبی دکتۆری باشمان دەبی لەو دقەی کە ئەتوو دەتوێت پەروەردە بکەی دەبی ئەوە لە خەیاڵت بی وەکو باب وەکو داک وەکو خوشتی قوتابی وەکو برای قوتابی دەبی ئەوە لە خەیاڵت بی کە لە داهاتوو وەزیرێکی جوان دروست دەکەی مامۆستایەکی جوان دروست دەکەی لە بواری پەروەردەی لەوەی کاتی زەنابتان دەگرم زۆر بەخێر یەکەمین شتێک لە بواری پەروەردەی منداڵەکانمان یەکەم جار دەبی خۆت پەروەردەکەی دەبی یەکەم جار لە خۆت ڕادەست پێ بکەی نەڵێ ئەمە تێپەڕین تەواو بووین نەخێر ئەمە تێ نەپەڕین ئەمە ئێستاش پێویستمان بە پەروەردەی هەیە ئێستاش پێویستمان بۆیە ڕۆژانە کتاب لەسەر پەروەردەی خۆمان بخوێنینەوە ئێستاش پێویستمان بۆیە گوێ بدەینە وتار و سیمینار و دەورات و بەشدار بین ئەگەر تەمەنمان گەیشت بیتە 100 ساڵیش چونچی پەروەردە دەیلیە ڕۆژانەیە دەقەیە چرکەیە ئەو دقە ئێستا ئەمە قسەی دەکەم پێویستم بە پەروەردە هەیە پێویستم بە مڕعاتینگۆ هەیە ئەنگۆ پێویستە مڕعاتیم بکەن دەنگتان نەبی قسەی نەکەن گوێ بدەنە من هەستم لێ ڕابگرن ئەوە هەموو پەروەردەیە هەموو پێویستمان بە پەروەردەیە لۆیە یەکەم جار دەبێت پەروەردەی خۆت بکەیت دووەم خوێندنەوەی کتێبی پەروەردەی زۆر زۆر گرنگە بەڕێزان دەرگای بڕیار لە تابقی سێیەمی مێگامۆڵ دەیان مەکتەبەی جوانمان هەیە پێشەنگا دەکرێتەوە قوتاری مەکە 10,000 دیناری خۆت وابزانە ئەو 10,000 لێ بزر بوو لۆ کتابی دانێمانگانە 10,000 دینار ئەو کتابش بکە واجب لەسەر خۆت هەتا مانگەکی تەواوی بکەیت بزانە چ پەروەردەکارێکی جوان لێ دەردەسی بزانە چەند ئیسفادە بە خۆت و بە کۆمەلگات دەگەینی بەشداری لە خول و سمینار زۆر گرنگە ئەو مامۆستایی کە دێ دەورێ دەڵێت ئێستا من ئەو قسەی دەکەم لە 1 ساعتی پێویستم بەدە 15 ساعت مطالعە و مراجعە و فکرکردنەوە و ئیشکردنە لەسەری ئەتوو هاتی بە نیو ساعتی هەمووی وەردەگری دەتوانانی دووشت بنووسیەوە ئیسفادە لێ دەکەی لۆ ژیانی داهاتوت ڕەخساندنی ژینگەی پەروەردەیی دەزانێت ئەمە زۆر جار لە ماڵێ ژینگەی خواردنمان زۆر جوان فراهم کردی مەطبەخێکی جوانمان هەیە ژینگەی میوانداریمان زۆر کاشی زۆر جوانمان لە دیواریدایە هەتا غورفەی نەومی منداڵەکانیشمان جوانە هەتا ئایپاد و ئەو شتانەی کە وەسائل لە لۆمان کڕینە بەڵام ژینگەی پەروەردەییمان نییە بنمونە چەند کەس مێز و کورسی لە بۆ منداڵەکەی کڕێ لۆ خوێندنی مەکتەبێ لۆ خوێندنی ئێرە چەند کەس مێز و کورسی هەیە لە ماڵی لۆ منداڵی زۆر دەستان خۆشبی هیوادارم هەمومان بیکڕین لەبەرەوەی ئەوە دەبتە تەشجیعەک لە بۆ منداڵی کە کاتی خوێندنی بستە سە مێز و کورسی چەند کەس کاتێک منداڵەکەی دەخینی مۆبایلەکەی دادەنێ ئەویش دەچی کتابەش دەخینتەوە لەگەڵی ئەوە ژینگەی پەروەردەیی پێدەگوترێ ئەتوو دەڵێی کوڕم بخینە بە خۆشت خەریکی مۆبایلی خەریکی ڤیدیۆ لێدانی کچم بخینە بە خۆشت خەریکی حەڵقەی ئاخر ناکرێ ئەو منداڵە ژینگەی پەروەردەیی لۆ دروست نەکەی دروست نابی ناخینی ناخینتەوە حەزی لێ ناستێ حەزی دەستە ئەو شتێک کاتوو دەتەوێت چەند کەس چوویتە دەرێ لە ماڵێ من کوڕەکەم نابەمە دەرێ کچەکەم نابەمە دەرێ مەکتەبێ ئیمتیحانی هەیە بەخۆشی چوە پیاسەکە فیتە بە دەورەی لێداتەوە لە هەولێرە کاک ڕاوەستە تۆزە قوربانی بدە تۆزەک ژینگەی پەروەردەیی دروستکە لۆی ئەو ئینسانە حەزی بستەخیل نەکەی و ژینگەی پەروەردەیی تەبان لە معلوماتان هەند بە تێنەپەڕی لەسەرم ژینگەی پەروەردەیی باس لە برادەریشە باس لە جیرانیشە ئەمن پێشنیارم لۆ کەسێکی نزیکی خۆم کرد ماڵی لە مانتیقەشی قەڵباڵغ بوو بەڕاستی مۆبایلی کوڕەکەیم دەستدا دیتم هەموو گۆرانیە شعبیەکان هەیە وی گۆرانی شعبی ینی نامێ بڵێم ئەو هەڵپەرچێ ئەوانە هەموو مۆبایلەکەی ئەو گۆرانیانەیە پۆلی چەندە پۆلی 5 متەوەستەیە چوم لەگە بابی دانیشتم گوتم ئەتوو بە هەر نرخەچی ببی بێکرێتیش واز لەو منتیقەی بینە ئەو منداڵت یەکەم منداڵتە لە سەفی 6 ناگاتە هیچ لەبەرەوەی هەموو بیئەکەی بیئەی هەڵپەرچێ و برادەر و جادێ بالفعل ماڵی گواستەوە بە کرێتیاتی چوونە جامیعی چوونە لای قەرەی زانکۆ ئەو لای نەتیجەی هەمووی چوونە هەندەسە و الحەمدوللا تەربیە و هەر ئەو کوڕی ئایتی تەواو کرد تەسەوەر بکە بە ساڵێک 2 ساڵ گۆڕانکاری لە بیئەی پەروەردەیی زۆر مهمە قوربانی بدە ئەمنە تا ئێستا بەرنامەکەی من وایە ئەگەر کوڕەکەم کچەکەم پێویستی بچوونە دەرەی وڵات هەبی لۆ خوێندنێ ئەگەر بزانم زەڕورە بەخۆشم لەگەڵی دەڕۆ نامێ بیئەی پەروەردەیی تێک دەم لە پێناو عیلم و زانست و شەهادەی
دەمێ بەخۆشم لەگەڵی بم هەر پەروەردەکە لەگەڵی بم هەتا ئەو کاتی تەواو دەکا قوربانی بە ئیشم بە شەهادەم بە ژیانم ئەگەر زەڕور بی چوونە دەرەیەکەوی ئەگەر گرنجەکەی بگاتە ئەو ڕادەی خەڵکانێکی زۆریش لە پێناو شەهادە منداڵی دەنێرتە دەوڵەتە چی بەخۆشی نازانی کو دێتەوە کو دەردەچی و چی لێ دێت ژینگەی پەروەردەیی زۆر گرنگە هەبوونی پلانی پەروەردەیی لە بۆ خۆت یەکەم جار دووەم لە بۆ خێزانت سێم لە بۆ ئەو منداڵی کە هاتە یان ئەو خوشک و برایی کە هاتە پلانی پەروەردەیی چییە چاوەڕێ بکەوەی مەکتب خلاص دەبی چاوەڕێ بکە بڵێ بزانە لە چێن دەورەک هەیە منداڵەکەمی بخەمە ناو ئەو دەورەی پارەی لۆدانێ مانگانە 20,000 دیناری جوداکەوە لە وەختی هاوینە پارەی دەورەکەت هەیە لەوەی منداڵەکەت بنێرێ دەورەی لەبری ئەوەی بێ ئیش بی تەشخەرە بە خوشک و برای بکە و خەریک بی لە دەرێ نازانی کو دروست دەبی بینێرە دەورەکی بینێرە سنتەرێکی ئەوها وەرە یارمەتی سنتەری دەبڕێستان لۆ بکەم دەمێ ئەو منداڵی من جوان دروستکەن وەرە بڵێ من ئەو شتەی دەزانم دەتوانم ئەوتان لۆ بکەم وەرە یارمەتیان بدە وەرە لەگەڵ یان بە ئەمن مەسەلەن چەند جار دەڵێم مامۆستا من حازرم هەر دەورەکتان دەوێت لۆ تەڵەبەکان لۆ مامۆستاکان من حازرم چی دیکە دەتوانانی شتێک بکە شتێک بێتە پێش لەو سنتەرەی لەو سنتەرەی نا لەیەکی دی لە مەکتەبەکەی منداڵەکەت ژینگەی پەروەردەییە دروستی کرد تیڤی ماڵەکەت با بە پەروەردەیی بکرێتەوە مەسەڵەن قەناتی ئافرین ئێستا من نیشتم شای دەکەم قەناتەی زۆر نازدارە بەڕاستی ینی ڕەحمە لە داک و بابی ئەوەی کە دروستی کردی ئەوەی کە لە پشتیتی ئەوەی کە یارمەتی دەدا بڕۆ قەناتەی لێ بکەوە بڕۆ قەنات پەروەردەیی لە بری قەناتەکی کە هەمووی ئەفلام کارتۆنەکانیشان تێکدانی کۆمەلگایە بڕۆ قەناتێکی پەروەردەیی جوان بکەوە بڕۆ بگەڕێ لە ئینتەرنێتی بگەڕە بزان چ قەناتێک بەرنامەی جوانی پەروەردەیی هەیە دەزانن ئەمن پێش ڕەمەزانان 2 هەفتە پێش ڕەمەزانە دەگەڕم بزانم دکتۆر تارق سوێدان چی هەیە بزانم جەماعەتی ڕیسالەتیان هەیە بزانم جەماعەتی سەداتیان هەیە ئەو قەناتانی کە پلانیان هەیە لۆ پەروەردەکردنی خەڵکی بڕۆ ژینگەی پەروەردەیی لۆ دروستکە هاوسەران زۆر گرنگە ئەنگۆ لەگە یەک دۆست بن لەگەڵ یەک برادەر بن لەگەڵ یەک هەماهەنگ بن لە بەخاتری پەروەردەی منداڵەکانتان زۆربەی ئەو کێشە خێزانیانە بوویتە هۆکاری تێکدانی پەروەردەی منداڵ بە خێرایی لە ڕووی فێرکردن پەروەردە و فێرکردن چونشی دووشتی دانەبراوە دیسان هەمان ئەو شتانی پێشتر بەڵام لە ڕووی علمی ئەوجاری گرنگجدان بە قوتابخانە و بیئەی خوێندن ئەوجارەی گرنگجدان بە خولوسمینار لە ڕووی علمیەوە لۆ مەسەلەن زمانی منداڵەکەت ئێستا تەڵەبەی سەفی 6 هەیە وەشی 6 تەواو کرد یارمەتی بدە پێشی بستە کولێ بسی دەورەی زمان با فێربی چ زەرەر نییە ژینگەی زانستی و فێرکاری فێرکە برادری ئەوانەی کە حەزیان لە خوێندنەیە ببە لەگەوان برادراتیان لۆ دروستکە ئەوانە هەمووی هەر هاتن یارمەتیدانی ئێرە هاتنە ئێرەتان بەشەکە لە خەمخۆریتان لە بۆ علم و فێرکردن و پەروەردەی منداڵەکانتان هۆکارەکانی فێرکردنیان لۆ دابین کە لە بری هۆکارەکانی خۆشی ژیان کاتێک دەتەوێت ئایپادەکی لۆ بکڕی لە ناو ئایپادەکەی مەجموعەک ئەپلیکیشنی فێرکاری بدانێ ئەمن جەدوەڵزەر بووم لە ناو مۆبایلی خۆم هەیە لە ناو ئایپادی کوڕەکەم هەیە کە عمری یعنی لە عمری وی ئێستا جەدوەڵزەر بدەخین 3 و 4 ابتیدایی ئێستا کە دەیەوێت گەمام بکە گەمەکی جەدوەڵزەر بە دەی پرسیار دەکا براڤۆ برتەوە کە تو بزانیت بی بە ژینگەشی فێرکاری لە ناو ئایپادەکەی لۆ دروستکە قسەی زۆر جوان دەڵێ ئەو نەمامەی کە ئەو ڕۆ دەیچێنی دوا قسەم بە بچوشی مەزانە گچکەیە نەمامەکی گچکەیە دەیچێنی زۆر گچکەیە بڵێ بەڵام سبەینێ دارەکی گەورەیە یان ئەوتە ڕێی لە عالەمێ دەگری یان ئەوتە سێبەری لۆ خەڵکی دروست دەکە هیوادارم منداڵی هەمومان و خوشک و برا و کەسوکاری هەمومان ببنە سێبەرێکی جوان لۆمە و لۆ ئەو کۆمەلگایی سوپاس لە بۆ گوێگرتنتان